لەسەر دۆسیە مەترسیدارەکە پەیامێکی بێهیواکەر لە واشنتۆنەوە دەدرێتە ماڵی بارزانی. لە واشنتۆنەوە پەیامێکی بێهیواکەر لەبارەی سکاڵاکەی سندوقی قوربانیانی کوردستان لە دادگای فیدراڵی ئەمریکا ئاڕاستەی سەرانی ماڵی بارزانی دەکرێت. مایکل ڕۆبن نووسەر و لێکۆڵەری ئەمریکیش دەڵێت بارزانیەکان خەیاڵ پڵاون ئەگەر وابیر بکەنەوە دادگای ئەمریکا کەیسەکە دادەخات. نووسەر و لێکۆڵەری ئەمریکی مایکل ڕۆبن لە بابەتێکدا بۆ کوردستان تایمز چەند زانیاریەکی دەربارەی سکاڵاکەی سندوقی قوربانیانی کوردستان دژی مەسرور و نەوەکانی بارزانی ئاشکرا کردووە. جەختی لەوە کردوتەوە کە مەسرور بارزانی لەبارەی هیوە و هاوڵەکانی بۆ داخستنی کەیسەکە لە دادگای فیدراڵی ئەمریکا بە هەڵەدا چووە. مایکل ڕۆبن لە سەرەتادا زانیاری دەربارەی کەیسەکانی سکاڵاکە دەخاتە ڕوو دەڵێت 18 مانگ پێش ئێستا ئاگادار بووم کاتێک لێکۆڵەران چاوپێکەوتنێکیان لەگەڵ قوربانیەکان دەست پێ کرد لە بریهێرشکردنە سەر شکاتکاران مەسرور دەبێت پرسیار لە بەیان سامی عەبدوڕەحمان و تریفە عەزیز بکات کە لەو کاتەدا نوێنەری بوون لە ویلایەتە یەکگرتووەکان و کەسیان ئاگاداری ئەو لێکۆڵینەوەی نەبوون. ڕۆبن دەژڵێت سەرکردایەتی کورد ملیۆنان دۆلار لە واشنتۆن خەرج دەکەن بەڵام ئەوان لەبری ئەوە بۆ بەرژەوەندی گشتینەتەوەی کورد هەوڵ بدەن تەنها لە چوارچێوەی بەرژەوەندی و ئامانجەکانی پارتی دیموکراتدا کارەکانیان سنووردار کردووە. دەژڵێت وەک ڕێزێک پارێزەرانی سکاڵاکەی سندوقی قوربانیانی کوردستان دەرفەتی سێ هەفتەیاندا بە مەسرور بارزانی بۆ سازان و وەڵامدانەوە بەڵام ڕەتی کردوتەوە هەم دانوستان بکات و هەم ئاگاداری پێشتر بداتە شکات لێکراوانی دیکە دەربارەی ئەو مەترسیە یاساییە وێرانکەرەی ئێستا خۆیانی تێدا دەبیننەوە. هەر بۆیە ئەو نووسەرە ئەمریکیە بە خستنەڕووی چوار هۆکار دەڵێت مەسرور سادە باوەڕە گەر پێی وابێت دادگای هەرێمی ویلایەتە یەکگرتووەکان بۆ هەرێمی کۆڵۆمبیا کەیسەکە دادەخات لەسەر بنەماکانی پارێزبەندی سەروەری. لە 23 شوباتی 2024 مەسرور بارزانی با فڕۆکەی تایبەت گەشتی کرد بۆ فڕۆکەخانەی دولیز لە واشنتن. ئامانجی سەرەکی بریتی بوو لە بینینی پارێزەرەکانی لە کاتێکدا ڕێکخەرانی گەشتەکەی هەوڵی زۆریاندا تاوای پیشان بدەن گەشتەکە دیبلۆماسی بوو و بە گەرمی بەخێراتن کراوە بەڵام تەنانەت ئەو ڤیدیۆیانەی خۆی بڵاوی کردوونەتەوە ئاماژە بە پێچەوانەکەی دەدەن. هیچ بەرپرسێکی باڵای ئەمریکی لە فڕۆکەخانەکە نەبووە تا پێشوازی لێ بکات. هیچ کاروانێکی فەرمیش بۆ ئەو شوێنانەی بۆی چووە بەڕێی نەکردووە. بینینێکی کورتی تەنها وەک میواندۆستیەک لەگەڵ بلینکندا هەبووە. لەمەشدا وردەکاری بەرچاو بەردەست نییە. بۆ بێئومێدبوونی مەسرور بلینکن دەسەڵاتی ئەوەی نییە دەزواردان لە کەیسێکدا بکات کە وەزارەتی دەرەوە لایەنێک نییە تێیدا. واشنتۆن بەغداد نییە کەیسەکەش لەسەر هەولێرە. کۆبوونەوەیەکی ڕۆژی دواتریشی لەگەڵ شیکەرەوانی پسپۆردا 20 خولەک درەنگتر دەستی پێکرد چونکە مەسرور ویستوێتی خۆی بتزێتەوە لە مارشاڵانی ویلایەتە یەکگرتووەکان کە ویستویانە پەڕاوەکانی دادگای بۆ بەرن لەبری ئەوەی بیەوێت پسپۆڕێک یان سەرۆکایەتی زانکۆیەک میوانداری بکات. مەسرور نووسینگەیەکی یاسایی هەڵبژاردووە تا باشتر بتوانێت دەستگەیشتنی ئامادەبووان سنووردار بکات بۆ چەند لایەنگرێکی هەڵبژێردراو. لە هەمان کاتدا بەرپرسانی واشنتۆن وا تێدەگەن تەنانەت ئەگەر بارزانیەکان بتوانن بەشێک لە داخوازیەکە بە ئاڕاستەیەکی دیکەدا بەرن ناتوانن بەڵگەنامەکانی سەر تاوانەکانیان بسڕنەوە. ئەوە ژوای کردووە هاوڕێنەریتیەکانی بارزانیەکان ئێستا پرسیاری ئەوەیان لا دروست ببێت کە ئایا خێزانە دەسەڵاتدارەکە زیاتر لەوە کێشە دروست دەکەن کە شایەنیەتی